دایک و بابی ئەلان زۆر خەفەت دەخوا، زۆر دیدڵەڕاوکە هەیە، زۆر پرسیاران دەکا لە مشاوێرەکان، لە متخەسسەکان، لە مامۆستاکان و هەمیشە دەبڵێ خام پەریزان باوەی کە من هەرچی پور و پارەی باشە لە خزمەتە منداڵمدایە، ئیمکاناتی باشم بۆ داناوە، کەلوپەری باشم بۆ داناوە، مامۆستاهایەکی باشم بۆ گرتەوە، ئەوەندەی کە لە توانامدایە لە سەوادمدا ئامۆژگاریم پێکردەوە، پێی دەڵم ڕۆڵە موفق دەبی بۆ خۆت ژیانێکی خۆشت دەبێ بەلی بەداخێکەوە جۆم ناداتی هەردەڵی زمانی من حاڵیش نابێ و خۆزگەم بە دایکبابی قەدیم کاکە ناخۆیان ماندوو دەکرد نا ئامانجێکیان بۆ داهاتوی منداڵەکان هەبوو، بەڵام منداڵەکانیان زۆر باشە لەو شتێکال ئامنداڵەکانی مە دەردەچێ منداڵەکانی وان دەرچۆ ئەمە دەبێت چ بکەین. ئەگەرەوەش پرسیاری تۆیە وەرە دەگەڵم تاخری ویدیۆ سیرکە دەتوانم خاڵێکت بۆ باس بکەم کە دەتوانێت گرەی ناخۆشی و تێکەڵە هاویکەی مێشک و ڕابطەکەت بینی خۆت و منداڵەکەت باشکاتەوە. سیمەنی پەریزانم نووسەرە دەروونناست لە خزمەت و داهەم ئەگە تا ئێستا لەگەڵ لاپەڕەکەی من هاتوێنە سەرە دەزانن کە لە هەر ویدیۆیەدا حەولم داوە کە خاڵێک کە دەتوانێت گرنگایەتێک مەبەستێک چەرمەسەرێک ناخۆشیێک ناکۆکێک لە ژیانتاندا بکاتەوە باستان بۆ بکەم. حتمما سەردانی لاپەڕەکەم بکەن ئەوەتان لەبیر بێکە دیارە کاتێکی کەمدا دەنێن، بەڵام شاید بتوانن هەر بۆ کاتەکەمە بە یەک ویدیۆ کە دەیبینن زۆرێک لە گرەکانی ژیان بکەنەوە کەڵکی لێوەرگرن بە داهاتێکی باش هەم بۆ خۆتان بێ هەم بۆ خۆشەویستەکان. بەس لایکمانکەن و سابسکرایبی مەتان لەبیر نەچێت. بینەوە سەرباسی خۆمان لە مێژوودا دایک و بابەکەمان هەموو دەزانین کە بۆ شێوەی کالعانەکانە دایک و بابەکان خەمیان لە منداڵی دەخوارد و قەدیمیان دەخوارد بێخیاڵ بوون. ئەو هەستیان نەبوو کەمە حتمما دەبێ بە عمانی دایک و بابێک کارێکی بکەین احساساتی منداڵمان بۆ مهم بێ، هیچ داهاتوێکی منداڵە لە گۆڕێدا نەبوو، زندگیەکی کۆمەڵایەتی بوو، یعنی منداڵە دەوت ماڵەدا دنە ماڵەیەدا گەورە دەبوو دەستنی تەمەنێکی کەم دایزواج دەکرد کە بە خۆتان شت چاک دەزانن، بەڵام ئێستا ئەمە سیفر تا سەد مەسئولیەت و بەرپرسایەتی ژیانی منداڵەکە دەبێ بدەین بەخۆی، یعنی ئەمە بە عمانی دایک و باب ناتوانین ئەو هەستەمان هەبێ کەمە گەورە دەبین منداڵەکە دێتە سەر ئیش و کاریمە ئەو جورێکە دامێژوودا هەبوو منداڵە دەچوو لەسەر زەوی بابی کاری دەکرد و ژنی لەسەر دێنە یەمێری لەسەر دەکرد و منداڵی دەبوو و هەر ئەو چرخەی دامەی هەبوو، بەڵام ئێستا ژیان و مۆدلە نەماوە منداڵ لە تەمەنێکی کەمدا دەبێت دایک و بابە ئەو هەستەی تێدا سازکەن کە دەبێت دەخەم لە ئایندە و داهاتوی خۆی بخوا کار و ئیشێک بخۆی هەڵبژێرە یا لە زانکۆکان و دانیشگاکان ڕشتەیەکی دەرسی بخۆی هەڵبژێرێ کە دە ئایندەدا و داهاتوودا ئیش و کاری تێدا بکە. وەلی زۆر جار دایک و بابە ئەوەندە لەو شتەدا ینی زۆری دەکەن ئەوەندە لەو شتە بێتام دەکەن کە هەم بۆ خۆیان دڵڕاوکە پەیدا دەکەن ددان دەکرۆژن لە حیفی منداڵەکەیان و هەمەوەی کە منداڵەکە واقعسری لێ دەشێوێنن. یەکدانە میسالی دەروونناسیتان بۆ بێنم ئەمە کەساتێکمان هەیە بنی پاولۆف، ئەو کەسایەتیە کە یەکێک لە دەروونناسە گەورەکانەوە نەزەریاتێکی گەورەی دە بابەتەدا هەیە، هێناوێتی ئازمایشێکی کردو ئازمونێکی کردو سەگێکی هێناوە سەگ وەک ئەندامێک وەک مۆجودێک وەک حیوانێک کاتێک کە غەزای دەبینێ زاری ئاوێ دەکا بە شەروانێ بە شەر دەبێ غەزاکە دەزاری نێجا زاری ئاوێ دەکا، بەڵام سەگ بە دیتنی غەزاکەش زاری ئاوێ دەکا. ئەو بەرپرسا دانیشمەندە هێناوێتی هەم پێشەوەی کە بەر لەوەی کە غەزاکەی بۆ دانێ دەنگی زەنگێکی دێنێ زەنگێک لێ دەدا دوای غەزاکەی بدێنێ، ئەوەندە و کارە تکرار دەکاتەوە ئەوەندە و کارە ئیدامە دەدا کە سەگەکە بێەوەی کە غەزاکە ببینێ هەر بە دەنگی زەنگەکە ئاوی زاری دێ کە پێی دەڵەن شرتی بوون، یعنی ئەوەی کە سەگە هێندە ئەو دوشتە بدوویەکدا تکرار بۆتەوە ئەو هەستەی کە سەبارەت بە چێشتەکەی هەیە دێتە سەر و هەستێک کە بە لە زەنگەکەدا بۆی ساز دەبێ، یعنی تەنها سەگێک لە دنیادا کە بە دەنگی زەنگی ئاوی زاری دەهات فقط ئەو سەگە بوو چونکە ئەو سەگە فێر بوو ئەو دوشتە ئەوەندە پێکەوە بە دوویەک داهات بوون کە ئەو سەگە ئاوی زاری پێی دەهات. ئەوە شتێکە کە دایک و بابەکان لە منداڵەکانی خۆیان دەکەن، هەستی سەرزەنش، هەستی تاقیرکردن، هەستی ئامۆژگاری های زۆر بێبڕانەوە بە هیچ دەرناچی ڕۆڵە بۆ خۆتمانە بۆ دەکەی بۆ ناچێ سەر دەرسەکەت بەسەر منداڵە لە کایە گاڵتێکی خۆشە لە پڕا دایک و بابە ئەرێوە چییە زدی حاڵێکی لێ دەدەن ئەری بۆ نەچێ سەر دەرسەکەت ئەری بۆ هەر دانیشتووی وەڵڵاهی بە هیچ دەرناچێ جا بزانە جا ڕۆژەکەی بزانە پەشیمان دەبێ یان نا. مە وتانە بە منداڵی دەڵێن بە هەست دەکەین کە بۆ وتانە و منداڵە هەستەسێتەوە و زۆر پاڵەوانانە دەرسەکەی دەخێن و کارەکەی دەکاوە سەرکەوتوو دەبێت، بەڵام دەبێت پێت بڵم کە نا دە هەڵەدای کاتێک دقیقەن مەگەڵ سەگەی پاوڵۆفیان بەسەردێ
ئەوەندە هەستی ناخۆشی ئەو ئامۆژگاری زۆرانە، ئەو تەشەرانە، ئەو قسە ناخۆشانە، ئەو وتە سەرزەنشگەرانە هەستە ناخۆشەکەی دێتە سەر دەرسەکە. یعنی منداڵە ئیدی چه هەستێکی بەو سەرزەنشانە و بەو وتە ناخۆشانەی گۆ هەیە ئەو هەستەی دێتە سەر کتێبوو دەرسەکەی. ئەوزار کتێبوو دەرسەکەی لێ دەبێتە دی و درنج بەڕاستی پێخۆشنی دی بچێتە سەری. منداڵ بۆ کوێتی خام پەریزەن هێندە دایکم کوێتی بچۆ دەرسەکەت بخێنە ئەگە پێم خۆشە قوڕم پێ بشێلن وەلی نەچمە سەر دەرسەکە، پێم خۆشە بێگاری دنیام پێ بکەن بەڵام نەچمە سەر دەرسەکە. بۆ دەکەی خوشکی من برای من بۆ دەتەوێت منداڵەکەت بەرەو پێشێ بەری لەو بەرەوە خراتری دەکەی. دەرفەتێک بە منداڵە بدەن. زۆر زاریش دایک و بابە دێنێ لەبینی ئەو دەرسانێک کە لە قوتابخانە هەیەی 3 مانگی هاوینێکی ئیسراحەتێکی هەیە دێنێ لە چەندانە چەشنە کلاساندا نیوی دەنووسێ. بە زۆری منداڵە لەو کلاسە بۆ کلاسە ڕادەچێشێ. منداڵە هەستێکی ناخۆش هەیە ئەسەن کاتێکی نەما بۆ تەفریکردن، کاتێکی نەما بۆ گاڵتەکردن، بۆ قمارکردن. بۆ خۆشمان دەزانین هەموو منداڵ بووین. منداڵ بەڕاستی نیازی هەیە، پێویستی هەیە کە قمارێ بکە، گاڵتەی بکە، دەگەڵ هەم تەمەنەکانی بێ و خۆشی بگوزارێنێ. بۆ چەندە مرۆڤ منداڵە بۆ منداڵێکی لە دەستێنن کاتێک کەنگۆ لە منداڵەتان دەبێ کە تەواویتی منداڵێکی خۆشیەکانی ئەوەی بدا لەوەی کە سواری ماشێنی بێ لەو کلاسە بۆ کلاسە، لەو قوتابخانەیە بۆ قوتابخانەیە، واگەر هاتەوە ماڵە دەبڕۆ سەر دەرسەکەت، دەبڕۆ بردومی نردومێتە کلاسی مەسەڵەن موسیقیە، بڕۆ بڕۆ تەمرینەکەت بکە، نردومێتە کلاسی زەبان، بڕۆ بڕۆ دەرسەکەت بخێنە، نردومێتەوە کلاسی کۆمپیوتەر، بڕۆ خەریک بە بزانە سبێنی دیسان کلاست هەیە. و ئەمە ئاوا بەڕاستی کولەن ژیانی منداڵەمان وەرگرتەوە. وەگەر بە دایک و بابە دەڵێ وا دەکەی ئەی خام پەریزەن ئەمە بۆ خۆمان وەختی خۆمان دایک و باب خەمی لێ نەخواردین بە هیچ دەرنەچوین ئەلئانەکانێ وەختی کەمانە وەختی گەو ئیمکاناتە هەیە وەختی گەو کەلوپەلە هەیە ئەو منداڵە بۆ کەلکی لێ وەرنەگرێ بۆ پێی موافق نەبێ بیبێنە کلاسی زۆر سەیر و سەمەرە. ئەو کلاسانە قەرارنە منداڵی تۆ بە تاقتن لە هەموو کلاسەکاندا نێونووسی بکەین. منداڵی تۆ دەبێ 50 بەشیکە 50 بەشی ژیانی تەرخان بکە بۆی کە خۆشی بکە، گاڵتەی بکە، قمارێ بکە، منداڵی بکە و 50% ژیانیشی تەرخان بکە بۆی کە بۆ داهاتوو تەلاش بکە. و ئەگەر ئەنگۆ بیهێنن لە چەند چەشنە کلاساندا نیوی بنووسن و لەو کلاس بۆ کلاسە ڕایکێشن باوەڕکەن کە هەمویان نیوە چڵ دەمێننەوە هیچیان بۆی نابێتە داهاتوو هەر زیاتر زەڵدەی دەکەن. دووشتی بۆ هەڵبژێرن دەرسەکەی دەگەڵ شتێکی دیکە کە بتوانێ مکەملێک بێ هەر لەگەڵ دەرسەکەی دەگەڵی بچێتە سەرە. ئەتۆ ناتوانانی هەم کلاسی وەرزشی بەری، هەم کلاسی ئامۆزشی بەری، هەم کلاسی ڕاضی بەری، هەم کلاسی زەبانی بەری. و هێندێک لە دایک و بابەکان کلاسی هوەری و ئەوانەشی دەبن، کلاسی موسیقا ئەوانەشی دەبن و منداڵە فقط لەشی ماندوو بووە. دەزانن کە لەشی ماندوو مشکی ماندوو هیچ فێر نابێ. لەشی ماندوو مشکی ماندوو ئەگەر بەو حاڵەتەوە هەر کارێکی پێ دەکەن بەڕاستی ئامانجێکی باشی لێوەرناگرین. ئینشاءالله ڤیدۆکانی دیکەشم سەردام بکەن، ڤیدۆهای داهاتووش حتمما دنبال بکەن. دەوانیشدا ئەو شتانێک کە هەست دەکەم دەتوانێت فێرتان کە بە ڕفتارێکی باشتر بە ئاکارێکی باشتر بۆ داهاتوی منداڵەکەتان تێبکۆشن حتمما باسی دەکەم. ئەوی بزانن کە منداڵی ئێستا زیاتر لەوەی کە نیازی بەوە بێ پێویستی بۆ بێ کە پارەی لەسەر بکەی نیازی بەوەیە کە تۆ لێی بزانی چۆنی کمەکەی چۆنی یارمەتیکەی. چونکە ئەو مۆدل یارمەتیکە ئەندایک بابەکە بە منداڵی دەدەن یارمەتێکی کامیلەن هەڵەیە. ئارەزوی خۆشی و خۆشحاڵی دەکەم بۆ بنەماڵەکان تا ڤیدۆیەکی دیکە ئیشەڵڵا هەمووتان بە خودای گەورە دەسپێرم. حتمما سابسکرایبم بکەن، ڤیدۆکانی دیکەش سەردام بکەن. خوداتان دەکەم.